35 ساڵ بەسەر داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە تێپەڕیوە، بەڵام لێکەوتە سیاسیەکانی شەڕەکە هێشتا بە سیمای نێودەوڵەتی عێراقەوە دیارە. 35 ساڵ پێش ئێستا لە ڕێکەوتی دوی ئابی ساڵی 1990 سوپای عێراق بە فەرمانی سەدام حوسێن سەرۆکی پێشووی عێراق هێرشی سەربازی کردە سەر وڵاتی کوێت و داگیری کرد. جگە لە کوژرانی هەزاران هاوڵاتی کوێتی و عێراقی لە شەڕەکەدا، عێراق زیانی گەورەی ئابووری بەرکەوت، هەزاران کەرەستەی سەربازی قورس لە شەڕەکەدا لەناوچوون. جیا لەمەش وڵاتانی جیهان دژی عێراق چەندین بڕیاریان تەر کرد کە دۆخی عێراقی بەڕادەیەکی بەرچاو تووشی کێشە کرد. هێزەکانی عێراق 7 مانگ لە کوێت دامانەوە و دەستیان بە تاڵانکردنی شار و ناوچەکانی ئەو وڵاتە کرد. دواتر ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بڕیارنامەیەکی لە ژێرناوی بڕیاری 660 دژی عێراق دەرکرد و داوای کرد کە عێراق بەبێ مەرج هێزەکانی لە کوێت بباتە دەرەوە. بەڵام داواکاریەکە شکستی هێنا و دواتر هاوپەیمانیەکی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا پێکێنرا کە 37 وڵات تێیدا بەشدار بوون. بەمەش لە ئاسمان و زەویەوە و بە دوو قۆناغ هێرشی قورس کرایە سەر پێگە سەربازیەکانی عێراق لە کوێت و هێزەکانی عێراق ناچار کران کە لە کوێت بکشێنەوە و بچنە دەرەوە. لە ڕێکەوتی 24 شوباتی ساڵی 1991دا کوێت بە پشتیوانی هاوپەیمانان ڕزگار کرا و هێزەکانی عێراق پاشەکشەیان کرد. بەڵام شەڕەکە هەر لەوێ کۆتایی پێنەهات، چونکە هەڵەی کوشندەی سەدام حوسێن ببووە هۆی ئەوەی پێگەی سیاسی و دیپلۆماسی عێراق لە ناوچەکە و جیهاندا بە خراپترین شێوە تەر بکەوێت و سیمایەکی دزێ و لە خۆی نیشان بدات. کوێتیەکانیش کە ڕقێکی قورسیان لە عێراق لە دڵدا هەڵگرتە بوو، ئەم ساڵانەی دواییش ڕێگەیان نەدەدا هاوڵاتیانی عێراقی گەشت و سەردانی وڵاتەکەیان بکەن و هەموو ساڵێک یادی هێرشەکەی عێراق بۆ سەر وڵاتەکەیان دەکەنەوە.